میوانانی خۆشەویست مامۆستایان و فێرخوازی ئازیز، السلام عليكم ورحمة الله وبركاته. بخير هاتنتانەکەین بۆ خولی هاوینەی پەروەردەیی ئەنجومەنی قەزای شارەزووری کۆمەڵی دادگەری کە بۆ ساڵی دووەم بەڕێوەچوو. يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. بەناوی خۆی گەورە و میرەبان، ئەنجومەنی قەزای شارەزووی کۆمەڵی دادگەری بۆ ساڵی دووەم لە سەرێک خولی هاوینەی پەروەردەیی کردەوە. خولەکە لە 3 دەستی پێ کرد، لە هەفتەیەکدا 3 ڕۆژوانە دەوتایە و ماوەی 4 ڕۆژی خایاند خولەکەمان. لەسەر چی بن لە کۆتایی خولەکەدا لەو چواروانی کە بەشداربووان تێیدا بەشداربوون تاقیکردنەوەی تێدا کرا بە پێی کۆنمرەی هەر چواروانەکە یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم تاک ئەو ڕیزبەندیەمان دیاری کردووە. لەم پرۆژەیەدا 32 قوتابی بەشدار بووە، 20 قوتابیان سەرکەوتوو بووە. وانەکان پێنج وانە بوون. وانەکان بریتی بوو لەوانەی فیق کە لەلای مامۆستا فاروقەوە دەوتایەوە، وانەی دیمەنەکانی دۆزەخ کە بابەتێکی عەقیدەیی بوو لەلایەن مامۆستا غەریبەوە دەوتراوە، بابەتی گەشەپێدانی مرۆیی کە باسی بنیادانی تاکەسیەک لەلایەن مامۆستا کارزان وتایەوە، بڕگەی چوارەمیان بریتی بوو لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لەلایەن مامۆستا ئازاد و ئەوتراو. وانەیەکی گرنگیشمان هەبوو، ئەوانە گشتکرا واتە لەلایەن دوو مامۆستای بەڕێزەوە وتراوە. جارێکە مامۆستایەکەمیان مامۆستا سەباح بوو، مامۆستای دووەمیشان کاک سەعەد بوو. دەستخۆشی لەو مامۆستا بەڕێزانە دەکەین کە هاوکارمان بوون لە بەڕێوەبردننی ئەم خولەدا. داواکانی لەخوای گەورە باشی شێوە لە دنیا و قیامەتە پاداشیان بداتەوە. سوپاسی ئەنجومەنی قەزای شارەزووی کۆمەڵی دادگەری دەکەین و هیوادارین لە ساڵانی ئایندەی شام خولەی ئینشاءڵڵا هەر بەردەوام بێت. لەسەر خۆمان و لەسەر ناوەکانمان تێچووی خولەکە کە 40 ڕۆژی خایاندووە. بەڕاستی خولی هاوینە زۆر گرنگە. ئەم خولانە زۆر پێویستن هەبێ بۆ نەوەکانمان، بۆ گەنجان، بۆ گەورە، بۆ بچوو. بۆچی ئەم خولانە گرنگە بەڕێزان؟ گرنگی ئەم خولانە لەوەدایە کە بەڕاستی ئەم گەنجانە وشیار ئەبن، ئەم گەنجانە پێ ئەگەن، لە قوتابخانە زیرەکتر ئەبن، لەنێو کۆمەلگا کەسێکی بەڕەوشت و کەسێکی بەڕێز و کەسێکی زۆر چاکە بن، لەگەڵ دایک و باوکیانە کەسێکی ڕێک و پێک و کەسێکی خاوەنی ڕێز و احترامە بن، بۆ دراوسەکانم زۆر باشە بن. تەنانەت ئەمە بەڕاستی سوودی ئەوەشیە کە واوەکو کاتەکانی بە فیڕۆ نادا، زۆر سەرقاڵی ئایپاد و موبایل و باڵێن ئینتەرنێتدا بە شێوازێکی گشتی. بۆیە بەڕاستی من داوام وایە لە دایکان، لە باوکان، لە گەنجان، لە هەموو شوێنەکان لە هەر شوێنە خول ئەکرێتەوە، خولی هاوێن لە هەر سنترێ، لە هەر ڕێکخراوێ بەشداری خولەکان بکەن، هانی مناڵەکان بدەن، هانی گەنجان بدەن، چون بۆ ئەو خولانە. بۆ ئێمە دەستخۆشیمان بەڕاستی لە ناوچەی شارەزوور هەیە کە هەستاون بەکردنی ئەم خولە. دەستخۆشیمان لە دایکان و باوکانی کە قوتابیەکان ناردوو بۆ ئێرە، دەستخۆشیمان لەو قوتابیانەیە کە بەشداری خولەکان کردووە. بۆیە ئەم خولانە زۆر گرنگە و وەڵامی ئەو فەرمودەیەکە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژی قیامەتە پرسیارە کرد لە تەمرن لە چیا سەرف کرد، کاتێکی خۆ چۆن بەسەرف برد، گەنجێتی خۆ لە چیا سەرف کرد، ئەگەر بەشداری ئەم خولانە نەکەی بەشداری چی ئەەکەی، کاتێکی لە چیا سەرفەکەی. بۆیە بەڕاستی ئەم خولانە زۆر گرنگن. بەناوی خۆی گەورە میهرەبان، منەکو فێرخوازێکی ئەم خولەتە پێشەکی سپاسی مامۆستایان و دایک و باوکم کە بەڕاستی زۆر هاوکاری من بوون لە بەشداریکردنی ئەم خولە. لەم خولە هاوینەیە ئەتوانم بڵێم کاتێکی زۆرم بۆ گەڕاوەتەوە و توانیم ئەم هاوینە لە بریەوەی کاتەکانم بەشتی بێسوودەوە بە فیڕۆدەم باو خولە نایە بۆ کاتەکانم بەسەر بەرم کە بەڕاستی شتی زۆر باشی لێ فێر بووم. پێنج جوانەی زۆر باش بوون کە بەڕاستی من توانیمە ئیسفادەی زۆر باشیان لێ وەرگرم و توانیمە کاریان پێ بکەم. بەڕاستی جێگەی دەستخۆشیە. تەلەفۆنەکە مامۆستا خولتانی میساڵ خول ناکەنەوە، حەزەکەم مناڵەکەم بەشداری بکە، حەزەکەم مناڵەکەم بێ بۆ ئەوێ.